ئەم چەند ڕۆژە لەگەڵ بەڕێوەچوونی مەراسیمی چلەی ئیمام حسێن لە کەربەلا بابەتێک بۆتە ترندی سۆشیال میدیا، ئەویش قسە و ڤیدیۆکانی ئەڤیغای ئەدرایی گوتەبێژی سوپای ئیسرائیل بۆ ڕاگەیاندنی عەرەبیە. بەشداربوانی چلەکە کە زۆرینەیان لە ئێرانەوە هاتوون لەگەڵ بەجێگەیاندنی سروتە ئاینیەکاندا ڤیدیۆی جۆراوجۆریش لەسەر ئەڤیغای ئەدرایی تۆمار دەکەن و لە چۆرە کۆمەڵایەتیەکاندا بڵاوی دەکەنەوە. یەکێک لەو ڤیدیۆیانەی کە زۆرترین جار بڵاو بۆتەوە و بۆتە ترندی سۆشیال میدیا ڤیدیۆیەکی بەشداربوانی مەراسیمی چلەیە کە ئاماژە بە موشەکەکانی ئێران دەکەن لە جەنگی 12 ڕۆژەدا کە ئاڕاستەی ئەو وڵاتە کراوە. بەهۆی زۆری کاردانەوەکان لەسەر ئەو ڤیدیۆیە ئەڤیغای ئەدرایی کە خۆشی چالاکی زۆری لە سۆشیال میدیادا هەیە چەند ڤیدیۆیەکی وەکو وەڵام بۆ زیارەتکارانی شیعە بڵاو کردوێتەوە. هەر ئەوە نییە، پێشتریش چەند جار ئەڤیغای ئەدرایی بووە بە ترندی سۆشیال میدیا و لە جیهانی عەرەبی زۆرترین هێرشی کراوەتە سەر. ئەڤیغای ئەدرایی لەدایک بووی 19 تەموزی 1982 لە حەیفا پلەی عەقیدی لە هێزەکانی بەرگری ئیسرائیل هەیە و وەکو سەرۆکی بەشی ڕاگەیاندنی عەرەبی لە یەکەی گوتەبێژی سوپای ئیسرائیلیش کار دەکات. بەهۆی زۆر دەرکەوتنی و چالاکیەکانی لە بواری میدیادا ناوبانگێکی بەرفراوانی لە میدیا عەرەبیەکاندا هەیە کە ناوبراو بەڕەچەڵک جووە و لە نەوەی ئەو جوانەیە کە لە عێراق و سووریا و تورکیا ڕۆیشتون بۆ ئیسرائیل و باپیری دایکی بەڕەچەڵک عێراقی. ئەڤیغا لە کاتی ڕۆماڵکردنی جەنگی لوبنان لە ساڵی 2006 زیاتر دەرکەوت، بە تایبەتی لە چەند ڤیدیۆیە کە بە زمانی عەرەبی بڵاوی کردەوە بەهۆی ئەوەی پسپۆڕی لە زمانی عەرەبی هەیە، عەرەبیەکی زۆر باش دەزانێت و شارەزایەکی باشیشی لە ئاینی ئیسلامدا هەیە. جگە لەوەش دەرچووی زانستی کۆمپیوتەرە و لە ساڵی 2001 پەیوەندی بە بواری سەربازی کردووە لە سوپای ئیسرائیل. لە ساڵی 2005 سەرۆکایەتی بەشی ڕاگەیاندنی عەرەبی کردووە و بووەتە گوتەبێژی ڕاگەیاندنی عەرەبی سوپای ئیسرائیل. دووەم کەس بووە کە ئەم پۆستەی لە ئیسرائیل وەرگرتووە، دوای ئەوەی ئەو بەشە لە سوپای ئیسرائیل دامەزرا.